لە لیژنەی دارایی میوانداری بەڕێز وەزیری دارایی کرا و گفتوگۆ لەسەر ئەم دوو تەوەرەکرا. طبعاً ڕێکارەکە بەم شێوەیە کە دواتر دەبێ لیژنەی دارایی ئەنجامی دانیشتەکەی و میواندارەکەی لەگەڵ وەزیری دارایی بباتەوە ناو هۆڵی پەرلەمان بە ڕاپۆرتێک لێ بخوێنرێتەوە و پەرلەمانتاران گفتوگۆی لەسەر بکەن. دیارە دوێنێ ئێمە لە لیژنەی دارایی بە ئامادەبوونی هەموو ئەندامە کوردەکانی لیژنەی دارایی راپۆرتەکە ئامادەکرا. راپۆرتەکە وەڵامی وەزیری دارایی تێدا کە لەسەر چ ئاساسێک موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەنێکا و باسی لەوە کرد کە بە پێی یاسای بودجە ئەو بڕەپارەی ناردۆ بۆ هەرێمی کوردستان سەبارەت بە پرسیینەوت کە میوانداری بەڕێوەبەری شەریکەی سۆمۆ کرابوو بە هەمان شێوە باسی لەوە کە هەرێمی کوردستان تا ئێستا نەوتی ڕادەست نەکردووە. ئێمە لە راپۆرتەکەدا چەند ڕاستپاردەیەک یان چەند تەوسیاتێکی تێدایە بۆ حکومەتی ئیتیحادی بۆ وەزارەتی دارایی و بە هەمان شێوە بۆ حکومەتی هەرێمی کوردستانیش کە بە شێوەیەکی گشتی باس لەوە دەکات کە داوا لە وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیران دەکرێت کە یاسای موازنە یاسای بودجە وەکو خۆی جێبەجێ بکرێ و هەروەها داوا لە حکومەتی هەرێمی کوردستان بکرێت کە داتا و ئامار و زانیاری فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرێ بۆ وەزارەتی دارایی و داوا لە حکومەتی هەرێمی کوردستان کراوە یان بڵین داوا لە حکومەتی اتحادی کراوە کە لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان بگەنە ڕێککەوتن بەوەی کە حکومەتی هەرێم نەوت ڕادەستکراوەی کە لە موازنە دانراوە 250,000 بەرمیل نەوتەکە. ڕاستپاردەیەکی تر باس لەوە دەکات کە پەرلەمانی عێراق خێرا بکات لە پەلە بکات لە دەرکردنی یاسای نەوت و غاز کە یاسایەکە گرنگە بۆ عێراق و بەشێکی زۆری کێشەنەوتەکانی نێوان هەرێم و بەغداد چارەسەر دەکات.